لە هەولێرەوە هاتوین بە پێویستمان زانی ئەمڕۆ لە ئاکری خۆشەویست نەورۆزەکە بکەین لەگەڵ تەواوی خەڵکی کوردستان و تەواوی خەڵکە جوان و قەشەنگە. زاخو هاتیم نوروزا هر سال نوروز زاخو من وقت بجن ما مرقي كان بين آكل نوروز آكل ببینن براستی جیوه چنده بیانی خلقی که زور زور متحد آکلت کردن ما برگردید افشنده نوروز کو بیت کردن تشتکی گلگی جوانه و نوروز کا گلگا جوانه راستی آکل. نەورۆزتان پیرۆز هەموو ڕۆژەکان هەر جەژن و نەورۆز بێ نەورۆز لە هەموو گەلی کورد پیرۆزەکەم نەورۆز لەوانەی تاراوگە نەورۆز لەو خەڵکە خۆشەویستەی کە ئەمڕۆ لە دەرەوەن لە ناوەن پیرۆزبایی خۆمان ڕاستەی هەموو کوردێگەکەم هەموو تاکێکی کورد هیوادارم ئەم ڕۆژەیان خۆشترین ڕۆژ بێ لە ژیانیانە. سەرەتا پیرۆزبایی خۆم لە تاک بە تاکی گەلی کوردەکەم و لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتی کوردانی ڕۆژهەڵات کە سوکارم پیرۆزبایی جەژنی نەورۆزیان دەیەکەم هیوادارم ئاگری نەورۆز لە هەر سێ پارچەکەی تری کوردستان بکرێتەوە. To perform at the Nowruz festival. We perform many dances from different regions of Iran and Tajikistan and Afghanistan. This particular dress is a classical Persian costume. Nowruz is a time to spend with our families and our loved ones and reconnect with lost ties and renew the love that's within our family. We spend the Salatavil around the Hafsin and we basically, we have family time, something that we have very little of these days. و ایرو روزا عیدان ایروز بخیر و سلامت سرگشار درباز به اینجا کردی ام بخفتانن و بکراسف فستان سو کرمانجیه افجا که مای کردینه و گل کی کیف مجرته گو امر خود کن. جشن نیروز ملت کرد حاجا پرچه کردستان پیروز دکم. البته کلواری آلمانیا ل اروپا ام گلک استنگایی بینج بنا هدایا کلتوری خو لی هرجی ام گربه استنگایی ام بردوام.